بینەرانی قەدرگانی کوردستان 24 سڵاتان لەبێ لە چەند ڕۆژی ڕابردوودا مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەلێرە بەردی بناغەی پرۆژەیەکی استراتیژی و درێژخایەنی دانا کە پرۆژەی خێرایی و فریاگوزاری گەیاندنی ئاو بوو بۆ سنووری پارێزگای هەولێر و دەوروبەری. ئەم شەو با ئامادەبوونی میوانەکانم گەنگەشەی ئەم پرۆژەیە دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان کاک ئاری ئەحمەد بەڕێوەبەری گشتی ئاو و ئاوڕێی هەرێمی کوردستان، هەروەها هێمن نەظیف بەڕێوەبەری پرۆژەی فریاگوزاری خێرایی ئاوی هەولێر، هەروەها دکتۆر سلێمان عەبدوڵڵاه پسپۆری سیاسەتی ئاو زۆر بە خێربێن سەرچاوان لوتفتان نواند با بەشداری ژمارەیەک لە ئەندازیارانی وەزارەتە تایبەتمەندیەکانی ئەم پرۆژەیە. ئێوەش لوتفتان نواند زۆر بە خێربێن سەرسەر و سەرچاوان. کاگاری دێمە لای جەنابەت دەمێ بزانم سیاسەتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەیە بۆ ئاو جەنابەت وەکو کەسی یەکەمی ئاو لە هەرێمی کوردستان چۆن دەبینی؟ کەرەم کە شەوت باش و زۆر سپاس وێڕایی پیرۆزبایی خۆم لە هاوڵاتیانی شاری هەولێر، وڵاتیانی خۆشەویست شاری هەولێر وەگشت دانیشتوانی دەوروبەری شارەکەش بۆ دەستخۆشی لە جەنابی سەرۆکی حکوومەت بۆ ئەلانکردنی ئەو پرۆژە استراتیژیە کە بەڕاستی بەهایەکی هەنووکەیی و لە مستەقبەلیشی دەبیتن بۆ دابینکردنی ئاوی خاوێن بۆ شاری هەولێر و دەوروبەری. پاشەوەی کەەوە چەندی ساڵ بوو شاری هەولێر بەڕاستی لەدەست بێ ئاوی و بەردەوامی لێدانی بیر و کێشە و گرفتەکانی دابینکردنی ئاو لە ڕێی بیر، دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی و کێشە و گرفتەکانی ئیدارەکردنی دابینکردنی ئاو لە شاری هەولێر لە ڕێی بیرەکان. جەنابی لەسەر ڕاستپاردەی ڕاستەوخۆی جەنابیان ئەو پرۆژەیە دەستی یان بەردی بناغی دانرا و دەستی بە ئیشوکارەکانی کردی وەکو دەبینن ئیشوکارەکانی بە شێوەیەکی زۆر باش و بە شێوەیەکی بە گڕوتینەوە ڕۆژانەش سێ شەفت کاری لێ دەکرێتن. بە تەکیدی بابەتی پرۆژەکانی ئاو، چ پرۆژەکانی ئاوی خواردنەوە، چ ئاوەڕۆ، چ بەنداوەکان، چ پۆنت، چ ئەو قەنەواتی ئیڕوایی کەوا لە زراعەت بەکاردێتن، چگلدانەوە بی، چ بابەتی درێنەی ئاو بیتن کەوا ئەو بابەتانە هەمووی لە پێشینەی کار و چاڵەچەکانی حکوومەتن. هە لە ڕۆژی یەکەمی کابینەی نۆ گرنگترین بابەت کە باسی یەکرا بابەتی دابینکردنیان ئاسایشی ئاوە لە هەرێمی کوردستان. ئاسایشی ئاو تەنها ئاوی خواردنەوە ناگرێتەوە، ئاوی چارەسەرکردنی ئاوی ئاوڕۆکان دەگرێتەوە، دابینکردنی ئاو بۆ زراعەت دەگرێتەوە، دابینکردنی ئاو بۆ درێنەی ئاو، خەزنکردنی ئاو بۆ ئێستاکە و داهاتوو، ئەنی چەندین بابەتە لە خۆ دەگریتەوە، هەروە ئیدارەکردنی تەواوی سیستەمەکەش لە خۆی دەگرێتەوە. ئەوەی کە ئێمە دەبینین بەڕاستی هەفتەکەیت کە بەردی بناغی ئەو پرۆژەی بوو لە ماوەی 2 مانگ 3 مانگ پێشیستاکە پرۆژەی گۆفتەپە چەمچەماڵ دەستی پێ کرد، ماوەشکە چەند ڕۆژشکە پرۆژەی ئاوی قوشتەپەش ئێعلان دەکرێتن. هەر جەنابیان لەگەر دانانی بەردی بناغی ئەو پرۆژەیە بووم بووە ئەمڕۆژ بڕیارێک دەرچووە بۆ دروستکردنی پۆندێک بۆ هەروەها دارەت و هەردووکیان پێم وابێ بڕی 5 میلیارد دینارە 4 میلیارد بە ملیارێک وایە. چەند ڕۆژشکەش ئینشاڵڵا باسی پرۆژەی ئاوی قوشتەپەش بەردی بناغی دادەندرێ. هەروها جەنابیان باسی ڕیسایکردنی یان چارەسەرکردنی ئاوەڕۆی قورسی شارەکانیش بە تایبەت شاری هەولێری کرد. لەگەڵەوەش ئەوڕۆکە 2 پۆنت بەردی بناغیان دانرا لە ماوەی چەند ڕۆژشکە چەند پرۆژەیەشکە ئاو وەکو پرۆژەی ئەوەی کە لە پلاندایە لە ماوەیەکی نزیک لە دوێنیش سەدەیەک یان بەنداوێک ئەلان دەکرێتن و لە ماوەی ساڵی ڕۆیشتوش زیاتر لە 13-14 پۆنت لە هەرێمی کوردستان و چەند بەنداوێشکەش
یان تەواو بوون یان بەردی بناغیان یان لەژێر جێبەجێکردندانا ئەو بابەتانە هەمووی وەکو باسمان کرد هەمووی دەگەڕێتەوە بۆ سەرچاوەی سەرچیەکەی ئەوەیە ئێحتیمامدان بە ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستانە بۆ هەموو مەبەستەکان هەرچەندە قەیرانی دارایی بووە هەرچەندە گرفتەکان زۆر سەخت بووە دابینکردنی بودجە کارکردن لەو پرۆژانە کە پرۆژەی استراتیژینە و گرنگن بودجەی زۆری دەوێتن ئیمکانیاتی زۆری دەوێتن سافی زۆری دەوێتن بەڵام خۆشبەختانە بە پاڵپشتی جەنابیان و دابینکردنی بودجە بۆ پرۆژانە هەروها بە پشتبەستن بە کۆمپانیا ناوخۆیەکان ئەو پرۆژانە وەکو دەبینن چەندین پرۆژە ئێستا کە لەژێر جێبەجێکردن کۆمپانیەکانت کرد با بچنێ لای نوێنەری کۆمپانیەکان کاک هێمن دەمەوێت گرنگی ئەم پرۆژەیەم بۆ ڕوونکەیتەوە چەند کاگێ من لە حکوومەت هەویش بۆکو بەڕێبەری پرۆژەکەی بەڵام لەبەرەوەی لەگەڵ کۆمپانیەکەی بۆیە وام گوت جەنابتان گرنگی ئەو پرۆژەیەم بۆ باسکەن زۆر بەڕوونی پاشان دێنە سەرەوەی کە چەندی تێدەچێت وەکو بڕە خەرجی پاشان ماوەکەی گرنگە بە چەند تەواو بێت بۆی وەکو شێوەی فریاگوزاری خێرایی ئاو گاتە سنووری پارێزگای شارەکە کەرەمکە بڵێ سپاسان دەکەم سپاسی بەرنامەکەتان دەکەم گرنگی پرۆژە لەوەدایە وەکو کاک ئاری باسی کرد لە هەولێر بڕێکی زۆر بیری ئاو هەیە ئەو بیرانە بەردەوام مشک دەبن و بیری بەدی لێ دەدرێ و ئاستی ئاویش بە بەردەوامی دێتە خوارێ بۆیە پێویست بوو زۆر پێویست بوو بە قەرارەکی زۆر بوێرانە ئەو پرۆژەیە یاڵان کرا و دەستی بە ئیش کرد ئەو پرۆژەیە بگرنجەکەی لەوەدا بڕێکی ئاو بڕێکی زۆر ئاو بەرهەم دێنێ لە هەموو پرۆژەکانی تری شاری هەولێر زیاترە ئەو بڕە 480,000 متر سێزا لە ڕۆژێکدا نزیکەی 9 ملیۆن متر سێزا لە ڕۆژێکدا دەتوانی پێم بڵێ بە تانکەر چکە ئیش بەڵێ ئەگەر شنێک بەرهەم دێنێ لە ڕۆژێکدا 280,000 متر سێزە دابش 20 بکەین 24,000 تانکەر دەکات 24,000 ئەگەر تانکەر هەر تانکەرێت 10 متر درێژ بێ 240 کیلومتر دەبی تانکەر ڕێسکە بگرن ڕۆژانە ئەوەندە ئاویان پێ نایەتە ناو شاری هەولێر یعنی ئەو لایەنە سیاسیانەی کە بە تانکەرێک و دوان و سیان دەیانویست هەرچەند لە کۆنەوە لە ناو کوردەواری و لە ناو ئاینی پیرۆزی ئیسلامیش دەگوترێ ئەگەر چاکەت کرد بەدەستە ڕاست بیکەومەی دەدەستی چاکە پێی نەزانێ وایە بەڵام ئەوان هەندێک لایەن و گروپە بوون تانکەرێک ئاویان دێنا بۆ گەڕەکێک و لە سۆشال میدیا و سێوەر و کەناڵەکانیانەوە دەیان کرد بە مزادەی سیاسی یعنی لەمە ئەو مزایدا ڕێ دەگیرێ نەما چەند خوا دەمێت دووارێک چەند تانکەر دەکا 24,000 کیلومتر بەردەوام یعنی 140 کیلومتر سڕە بگرن زۆر باشە ئەگەر بە حسابی بیر بکەین دەکاتە 1500 بیری چاک ئێستا لە هەولێر لەوانی 1200 بیر هەبی نیوەیان بیری خراپن و بیری وەکو بڵێ ئاویان کەمی کردەوە لەسەر وشک بووندایە ئەگەر بە حسابی بیرکە 1500 بیری چاک بەرهەمی باش کارەبای بەردەوام بەقەدەر ئەو پرۆژەیە یەک لە هەمیەکانی ئەو پرۆژەیە تەواوی شاری هەولێر ئەو شوێنانێک کە پێشتر پرۆژەی ئاوی پێ نەگەیشت بوو دەگاتە هەموو شوێنەکان تەواوی شاری هەولێر تەختیە دەکات بە بڕێکی ئاو بۆ ئاوەکە دابش کراوە بە 25 زۆن هەر زۆنە بەشی ئاوی خۆی دەگاتێ ینی هەمیەش کرد لەوە باو پرسیارەشکەم بمورە زۆر جار هەر ئەو لایەنە سیاسی و کەناڵە سێبەرەکانیان باز لەوە دەکەن وڵا ئەو پرۆژانەی کە ئاو لە هەولێر جێبەجێ دەکرێت بۆ گەڕەکە دەوڵەمەند نشینەکانە گەڕەکە هەژار نشینەکان لەبیر دەکرێت پێم خۆشە ئەوەشم بۆ باس بکەیت چکە لەوانەیە خەڵچێک بە ئاقارێکی خراپدا ببردرێت ئەم پرۆژەیە بۆ دەوڵەمەندەکانیان بۆ فەقیرەکانیشە باشە گەڕەکی هەشتی حەسارۆک دەوڵەمەندا بنەسلاوە دەوڵەمەندا دارەت و دەوڵەمەندا گەڕکی ژیان مامزاوە قەتەوی بە حرکا ئەوانە دەوڵەمەندن زۆری بەهاری نوێ و گەلاوێژ و هەمووی لەم پرۆژەیە سودمان دەبن هەر هەموو ئەو گەڕەکە ناو نشین و فەقیر نشین و مامناوەندە هەموو ئاویان دەگاتێ بۆ زانیاری بەڕێستان خۆم ڕۆژێک گەیشتمە دیداری زەناوی سەرۆک وەزیران باس 2 سعاتێت لەگەڵماندانش لە تەفاسیلی پرۆژەکەی دەپرسی و کە باسی ئەو پرۆژە هەژار نشین و مامناوەند زۆر کەیف خۆش دەبوو زیاتر تەشجیع دەبوو زۆر بەڕاستی کەیف خۆش دەبوو کە جێی لێ دەبوو ئەو شوێنانە دەیپرسی ئەو گەڕەکە دەبان ئەوانش ئاوی دەگاتی ئەوانش ئاوی دەگاتی زۆر باشە دیارە ئەم پرۆژەیە لەلایەن هێمن گروپەوە کە بەڕێز خالید خۆشناو سەرۆکایەتی کۆمپانیاکە دەکا ئەم پرۆژەیە جێبەجێ دەکرێت هەروەکو وەبیرێنانەوەیەک بۆ
خەڵکی کوردستان و بینەرانمان بزانن کە ئەم کۆمپانیایە ڕیکلامێک نەبێ بۆیان بەڵام جێدەستیاندارە لەوەی کە لەم کابینەیە و لە کابینەکانی ڕابردوو چەندین پرۆژەی خزمەتگوزاریان جێبەجێ کرد. کاک دکتۆر دێمە خزمەت جەنابەت زۆر باز لەوە دەکرێت جەنابەت پسپۆری لە سیاسەتی ئاو باز لەوە دەکرێت ئاوی ژێرزەوی ئاستەکەی زۆر دابەزیوە. ئێستا لەم پرۆژەیەش بەنیازن هەندێک بیری دیکەش دابخەن ئەنجا وەرە ئەو ئاوچێشەیەم بۆ چارەسەرکە بزانین چەندە گرنگی داخستنی ئەم بیرانە لە بەرژەوەندی پرۆژەیەکی وها گەورە دەبێت بۆی ئاو بە ئاسانی بگاتە ڕاستەخۆ بگاتە ماڵەکان. کاکسهێن کە باس لەو پرۆژە دەکەین ئەمە باز لە پرۆژەیەک دەکەین بۆ شاری هەولێر بەڵام ئێمە دەی بزانین شاری هەولێر چەند دەرێ دەگرێتەوە. شاری هەولێر لە مەفهومە ئیدارەکەیەوە تو 6 شارەوانیت هەیە ئەو 6 شارەوانیە پێکاتەی شاری هەولێر لە خۆ دەگری بەڵام ئێمە مەفهومێکی ترمانەیە ئەویش ئەوەیە شاری هەولێر بە ڕوئیا گەورەکەیەوە بە چوارچێوە گەورەکەیەوە. شاری هەولێر ڕۆژانێک مەساحەکەی تقریبان دەوروبەری 3 کیلۆمەتر سوارگۆشە بوو ئەو منطقەی دەوروبەری 30 مەتری دواتر گەورە بووە 6 مەتری لە خۆ گرتەوە تقریبان گەیشتە 10 کیلۆمەتر چوارگۆشە فترەیەکی تر تقریبان گەیشتە دەوروبەری 40 مەتری مەساحەکەی گەیشتە 50 کیلۆمەتر دواتر گەیشتە 100 مەتری 100 کیلۆمەتر دوایە گەیشتە 120 مەتری مەساحەکەی گەیشتە ینی 200 کیلۆمەتر. ئێستا شاری هەولێر هەم ئەو 6 شارەوانیە لە خۆوە دەگرێت هەم کۆمەڵە ناحیە و قەزایەکانی دەوروبەریش لە خۆوە دەگرێتن مەسەلەن بۆ نمونە بنەسڵاوەیە دارەتووە شەمامکە بە حەرکەیە عنکاوەیە دەڕواتن یعنی ئێستا بە مەفهوم بیرێنانەوەی ینی وە بیرێنانەوەیەک بۆ قسەی جەنابەت تەیدن هەندێک ناوچەش هەیە لەگەڵ فراوانکردن و دروستکردنی ئەو شەقامە نوێیانە بۆ نمونە 150 و 120 بۆ نمونە وەکو شوێنێکی وەکو شێخەشەل ئەوانە هەم کەوتونەتە ئەو سنوورە وایە بۆ خزمەتگوزاری کە ئاویان پێویستە کارەبایان پێویستە بەڵێ ئێستا نزیک بوونەتەوە لە ئێستا لەوانەیە لە هەر یەکێکی پسپۆر لە ڕووی ئیداریەوە پرسی شاری هەولێر ڕوبەرەکەی لەوانەیە پێت بڵێ تقریبان دەوروبەری 150-106 کیلۆمەترە. من ئەوڕۆ هەندێک حساباتم کرد ئەگەر بێت و لە قەریە ئیتالیەوە لای بەستۆڕۆت ئەو هەموو ئاوەدانە ئێستا هەموو بەشێک لە شاری هەولێر ئێستا حساب دەکرێتن منطقەی با بڵێن لە بەستۆڕەوە دەگری هەتاوەکو دەگاتە شەمامک ئەوە هەمووی ئێستا یعنی یەک پارچێ یەک بەشە لە بەحرکەوە داخلی ناو هەولێرە دەبی هەتا دەگەیە بەستۆڕی یەک ئەوەیە مەساحەکەی هەروە گەورە ڕوبەرەکەی وا گەورە دەبی لەو ڕوبەرە گەورە تو یعنی وەکو خزمەتگوزاری حکوومەت لە ڕێگەی ئیفرازەکانەوە 1 و 2 3 و لە ڕێگەی بیرەکانی ئاوی ژێرزەویەوە تەغزیە ئەو هەموو خەڵکە دەکەی بە درێژایی 12 مانجی ساڵدا. من پارەکە یەک لە نامەکانی ماستر بەرهمێنان و بەکارهێنانی ئاو لە شاری هەولێر بۆمان ڕۆم بەوە کە لە 160 ئاوی شاری هەولێر بۆ ماڵان لە ڕێگەی بیری ئیرتیوازیەوە دابین دەکرێت لە 140 لە ڕێگەی ئاوی زێی گەورەوە دابین دەکرێت کە ئەمە بە هەموو معیارێکەوە کفرە تو ئاوی زێت هەبی ئاوی سەر ڕووی زەوی تەوی دەست بێ بۆ ئاوی ژێرزەوی خوێندنەوەیەکی هەڵە بوو پێشترێ ئەمە وەکو کاکێ من تازە ئاماژەی پێکرد کە تو پرۆژە دەکەی لە کاتژمێرێکدا 20,000 متر مکعب ئاو ئامادە دەکەی ڕۆژانە 480,000 متر مکعب ئاو حاضر دەکەی بۆی تەغزیەی شارێک پێ بکەی بە قەنەعاتی من بۆ ساڵی 2030 بۆ 2040 لەوانەیە ڕوبەرەکەی بگاتە 700-800 کیلۆمەتر زیاتریش ئەوە هەموو ئاوەدانە کەرتی دانیشتوانی تێدایە بۆ نیشتە جێبوون کەرتی خزمەتگوزاری تێدایە حکومی تێدایە تعلیمی تێدایە فێرخوازی تێدایە تەندروستی تێدایە بازرگانی تێدایە خزمەتگوزاری تێدایە گەشت و گوزاری تێدایە ئەمانە هەموو پێویستی بە ئاوە ئاوێکی پاک ئەمن بە سادەی لێت پرسمەوە وەکو پسپۆرێک لە سیاسەتی ئاو گەشتبینی بۆم پرۆژەیە بەڵێ وانە کەرم پرۆژێ ئێمە پێویستمان بەو زۆرە پرۆژانە هەیە لە هەموو شارەکانی کوردستان دەست خۆش بێ با بچمە لای ئەندازیاران دیارە یەک لە ئەندازیارانی ئەم پرۆژەیە کە تایبەتە بە ئەندازیاری تاقیگە پێم خۆشە بێمە لای جەنابەت دەمەوێت پێم بڵێ جەنابەت ئەندازیاری تاقیگەی پرۆژەکەی وایە جەنابەت جەنابەتی ئەندازیاری تاقیگەی پرۆژەکەی پێم خۆشە بۆ خەڵکی ڕوونکەیتەوە لە ڕووی کوالێتی بەکارهێنانی ئەو مادانە چەمەندۆیە شیشە ئیتر سەبەیە ئیتر ئەو هێزە کارە دەمەوێت لە ڕووی کوالێتەوە بۆم باسکەی بۆم ڕوونکەیتەوە چۆنە کەرەمکە سەرەتا بە ناوی خوا ئێمە ئەگەر مایکەکە نزیکەی سوپاسگوزار سەرەتا بە ناوی خوا ئێمە وەکو تاقیگەی بیناسازی هەولێر مختبەرێکی عەقلیمان لەو پرۆژە هەیە بەڵێ ینی
لە سبێنان سعات ئەفتا تا سعات نۆمە بەرداویمان لێکوان هەیە برگە بە برگەی ئەم پرۆژەیە فحەز دەکرێتن هەر لە چینی خۆڵکاری هەتا بگرێت چینی قیرتاوکردنەوە پاشانە ئێستا کە لە مەرحەلەی خۆڵکاری و کۆنکریتی برگە بە برگەی فحەز دەکرێت لێکوانە ڕۆژان نەتائیجەکانیان دەدەینەوە پاشان ئەوان دەست پێ دەکەن و برگەی تر ئازر دەکەن یعنی هیچ برگەی تێناپەڕی بەبێ ئەوەی ئەندازیاری حکومی ئەوجا زۆر باشە ئێوە بەدڵتانە ڕۆژانە کە دێن سەرپەرش دەکەن چاودێری دەکەن ڕازینە لەو پرۆژە تا ئێستا ینی بۆ پێوەرانی ڕۆژانەی ئیش لەسەر دەکرێتن مەطلوبی مێ ینی بابنەوە داواکاری نەمە داوا دەکەین بە پێی ستانداردی جیهانی دەڕوا ڕۆژانە ئیشە زۆر باشە دەست خۆش بێ پێم وابێ ئەندازیاری کۆمپانیاکە ژێرە هەری تاقیگا با کەڤاڵ بزانم جەنابتان تۆزێک باسی کوالێتی و بەکارێنانی ئەو کەرەستە و پێداویستیانم بۆ بکە بەس مایکە نزیکەی سپاسەوە زۆر سپاس ئێمە وەکو مختبەری ئەو پرۆژەیە هەڵاستین با پشکنینی ئەو ماوادانەی ئەو ماوادانی کە لەو پرۆژەیە بەکاردێن بە تایبەتی کۆنکریت و بە شیش کە بڕێکی ئێجگار زۆریان هەیە ئەو کوالیتی کۆنتترۆلیانەکەین هەمویان سامپلینگیان و لێوەرەگرین بە پێی ستاندارد پشکنینەکان هەمووی لە تاقیگەی خۆمان بەسەر پرشتیاری تاقیگەی حکومی پشکنینیان بۆەکەین ئەنجامەکانیش هەڵسانگاندنیان لە بۆەکەین کە هەمویان ئەنجامی زۆر زۆر باشمان دەستەکەون لەبەرەوەی ئێمە درێغی ناکەین لە کوالیتی لە هەموو بڕێک لە هەموو ڕوویەکەوە گرنتیەکەتان مسۆگەرە بەیانی دوای بەڵێ ئەوە ئاو نەگەیشت ئەوە سێ ڕۆژ ئاو نابێ ئەو شتانەتان لە بەرچاو گرتووە بەڵێ ئێمە لە کوالیتەکەی دڵنیین بەتەکیت دەست خۆش زۆر سپاس بۆ بەشداریت کاگاری بابێ مۆلای جەنابێت ئەگەر ئەو پرۆژەیە وەگەر بخرێ چەند بیر دادەخرێ بیری ژێرزەوی بڵێ وڵازەکەم لەوەی دەست پێ بکەم کاکسیان بداية جنابت باسی ئەوە کرد ئەگە وەسوەچی مەشروعەکەی بکەین مەشروعەکە لە زەی گەورە ئای وەردەگریتن ئینتێکەکە لە لای گوندی کەورگۆسکە دوایە بە دوو هێڵی 1600 ملیمی هەتا تقریبا مسافەی 8 کیلومتر دەڕواتن دەگاتە گوندی گاینز دەوێن دەروێزگەی چارەسەرکردنە لەناو وێزگەی چارەسەرکردن دوو محەتەیە لەناو یەک سیاجە 10,000 هەر یەکە بە تەواوی جوایزە خوانەکە یەکەچیان کێشێکی هەبیتن ئەویت کە دەتوانانی بەتوانێت 100% کاری خۆی بکاتن دواتر دوای خاوێنکردنەوەی ئاوەکەی بە مەراحلی خاوێنکردنەوەی تێدەپەڕیتن ئەو ئاوەکە دەگەیەندرێتە کوالیتی ئاوی خواردنەوە بەجێری ستەندەراتی عێراقی و WHO بە دوو هێڵی 1500 متری دەگاتە ئەو منتیقەی کە ئەمە دێکوانینە کە نزیک سێبیرانە لێرانە محەتەی تەوزیعی ڕئیسیە دواتر لێرە 4 هێڵ دەرەچیتن 800 ملیمی 2200 ملیمیشە یەکەچیان 1200 ملیمیەکیان دێتە سەر شەقامی 150 متری بە دیوی ئەنکاوە بە هەرکە دەڕواتن تاکو دەگاتە شەقامی کەس نەزان و لەو مەسافەیە ئاوی دەداتە بە هەرکەی کە خۆتان دەزانن فەقیر نشینە و ئاوی دەداتە کۆمەڵگەکانی دەوروبەری زۆتیار و شێخەشەل و هەروەها شاوێس و پیرزین و ئەو شارانەی کە هەشە لە دەوروبەریشی تاکو دەگاتە پیرڕەش و کەلەچین و ئەو جیانەی کە لەودی و لەودیوی 150ە و هێڵە چیژێک کرایتەوە ڕەبت کرایە لەگەر پرۆژەی ئاوی ئیفراسێ بۆ ئەو ئەگە کێشە و گرفتێک لە ئیفراسێ هەبی ئەو بتانی دەوێنرا تەغزیە بکاتن هێڵی دووەم دێتە سەر شەقامی 120 متری بە پێش مەتاردا دەڕوا عنکاوە تاکو دەگاتە شەقامی شۆڕش لەودی و لەودی ئاوی دەراتر ئەودی خۆی و دەداتە ئەنکاوەش و ئەو گەڕەکانی کە لەسەر ئەو مەسارەینا دوو هێڵ دێنە سەر شەقامی 120 متری یەکەکی 1200 ملیمی و یەکی 800 ملیمی ئەو 800 ملیمیەکە ئاوی دەداتە دیوی ژۆری 120 متری کە گەڕەکانی سێدوی پارکە گەڕەکانی شادیە و هەروە دەڕواتن تاکو دەگاتە شەقامی کەرکک هێڵی دووەمیان لەو شوێنە تێدەپەڕیتن و ئەو هێڵی دووەمیان ئاوی دەداتە منتیقەی قەتەوی و گرد محەممەد و مامزاوە و گەڕەکی ژیان و ئەو شوێنانی کە باز دەکەن زۆر کەس باسی ئەوەی دەکات دەورەمەند نشین و فەقیر نشین ئەو پرۆژەیە بۆ هەمووانە ئەوە نییە ئەوە فەقیرە ئەو دەورەمەندە بە هەر لەو معیارە چیش ینی کە باسی ئەوەی دەکەن کەەوە شوێنەکان دارەت و ئاوی وەردەگری لێرە لەو پرۆژەیە بنەسراوە شاوێز پیرزین کەس نەزان بە هەرکەکەوانە هەموو
ئاگاداری ینی لە چ مستەوایەکی معیشینە ینی هەمووی لێ سوودمەند دەبێتن لەوەی زۆر باش ئەی چەند بیردا دەخرێت بە ژمارە بە تارگێتی ئەوەیە کە پرۆژەکە لە ساڵی یەکەمی ئیشکردنی طبعاً ئەو پرۆژەیە 280 کیلومتر بۆڕی تیرەی 160 ملیمی 225 ملیمی 250 ملیمی شدا ئەوە چ دەکاتن دوایەوە هێڵە ڕئیسەکان دێتە ناو شار و تەفەڕعاتەکانی دەڕواتن ئەینجا لە گەڕەکان ڕەبەت دەکرێتن ئەو 280 کیلومترە کە بۆڕەکاندا دابین دەکرێت لای هێمە گروپەوە دەبێتە لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر دەکرێتە ئیش و لەگەر گەڕەکان و لە ئەو شوێنانێکەوە بەبیر ئاوی وەدابین دەکرێتن ئاوی وەدابین دەکرێتن ساڵی یەکەم تارگێتمان ئەوەیە 500 هەتا 600 بیردا بخەین لۆ ماوەی 3 تا 4 سال تارگێتمان ئەوەیە نێرجی 1000 هەتا 1200 بیر دا بخەین یعنی بیکەینە ستاندبای داخستن ئەوە نییە کە پڕیکەینەوە قازانجەکەیشی مۆڕنکەوە کە ئەو بیرانە بە زۆر بە کورتی کە دادەخرێ بەێ ئەو ئاوی سەرزەویەوە ئەو پرۆژانە چەندە زیاد دەکەن بەێ بە دڵنیاییەوە ئەو خێرایی دابەزینی ئێستا تقریبان لەناو ئەو بازنەیە کە ئۆستازیش باسی کرد تقریبا شاری هەولێر بە حدودی 350 هەتا 400 کیلومتر مربع ئەو مەساحەیکەوە ئەو پرۆژێش خزمەتی دەکا لەگە هەر سێ پرۆژەکەی دکا کاتێک کە ئەوەی کە بیرەکانی بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر لەو شوێنەی هەیتی تقریبا 1350 هەتا 1400 بیرە تەواوی بیرەکانی ئەو منتیقەیە بە بێزگە لە ئەوانەی هەولێر نێزی 2000 بیر یان دەتوانین برین ئەمە 170 بیرەکانی ئەو منتیقەیە دادەخەین و ئەو لە هاوڵاتیان دەڕێ پرۆژە دابین دەکرێتن ساڵانە ئەو بڕە ئاوە زۆرە کە دادەخرێتن بە دڵنیاییەوە ئاستی ئاوی ژێرزەوی ئەگەر لی نەبردرێتن سەبر بەرز دەبێتەوە و ئەو پرۆژانەی کە پێی دەرێن وەتەر هاروێستین یان درێنەی ئاو لە چاردەوری شاری هەولێر دەکرێتن بە تایبەتی لە بەرزایەکانی کەس نەزان و تارین و تاکو و دەگاتە چەمرگە و گردیش و ئەوانە ئەو منتیقەیەش و هەمووی دەکرێتە پۆند و ئەوانە هەموو دەکاتن ئەو بڕە ئاوەی کە وەزستانە دەباریتن تاخیر بکرێتن زۆرترین کەمی ئاو بستە شێرزەوی هەروەها پرۆژەیان هەیە بەڕێوەبەراتی گشت سەرچاوەکانی ئاو بەڕێوەبەراتی ئاودێری هەولێر پرۆژیان هەیە بۆ چارجکردنەوەی ئاوی ژێرزەوی کە چەند پرۆژەیەکە یەک دوو نەموزەتیان کردیا پایلۆتیان کردێکە زۆر سەرکەوتوانە بووە بە هیوای ئەوەی نەکەوا لە ماوەی 8 ساڵ 9 ساڵ 10 ساڵی تکە ئاستی ئاوی ژێرزەوی سەبرە بەرز بێتەوە وە بکاتنکەوە ئەو ترسەی هەمانە لە بەردەوام دابەزینی چارەسەری بابەتەی زۆر باشە کاگە هێ من زەحمت نەبێ ئەوم بۆ باس بکە وەڵەو ئێستامەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لێرەین دەبینینەوە کاری لێ دەکرێت لەناو پرۆژەکە دیارە ئەو ماوەی دانراوە 555 ڕۆژە پێم وابێ ینی 555 مانگە پێم مانگە جان اینجا ئایا ئێوە دەتوانن لەو ماوەیە پرۆژەکە کۆتایی پێبێ و تەواو بکرێ و وەگەر بخرێ دوایش ئەوەشم بۆ باسکە ئەو هێزە کارەی کە وەگەر خراوە لێرە چەندە مەسرەفی هەمووین بۆ باسکە با خەڵکی کوردستان بیزانێ فەرمو ئەو پرۆژەیانی پرۆژێکی زۆر گەورە من پێشتر پرۆژەی ترم جێبەجێ کردیە هەر پرۆژه استراتیزی با بڵێن ئەو 3000 متر سێجا بە ئەو 20000 متر سێجا کۆمپانیایکی زۆر بەڕێزی جێبەجێ کرد بە 3 ساڵ تەواوی کرد 2 ساڵ و نیو بە 3 ساڵ گەیشتە کارکردن ئەوە ساڵ نیوێکی بۆ ئەوە ساڵ نیوێکی بوون ینی هەر کۆمپانیایکی بەڕێزبی ئیمکانەتی زۆر باشی 3 ساڵ کەمتری ناوێ بەڵام کۆمپانیای هێمن گروپ خۆلی هەڵکردیا بە ساڵێ دەڵێ تەواوی دەکەم ینی ئەمە ساڵ نیوێکمان دایتێ بەڕاستی ئەو زۆرە کارکردنی کە تێدا دەکەیانی شتێکی لە تەبیعی بەدەرە هەوڵێکی بۆی زووتر لە ماوەی خۆی تەواو ینی لەوانەیە ئێستا لێرەش کار دەبینی لە دەست شوێنی تکردەوە کار هەیە ینی لەوانەیە لە ئێستا کە شەوە 500 زەلام 500 کرێکار ئیش دەکات بە ڕۆژ دەبتە 1000 لە مەراحلی یەکەمی ئیشینە لەوانەیە مەراحلەکان پێشکەوی بتە 2000 و 3000 کەس لە هەموو مەسەلەن زۆردار لە بۆ کڕینی مەوات مەسەلەن بۆری ڕکوێسی دەوێت کۆمپانیەکان دلیڤەریان زۆر تاخیرە بە نەوعێک بە حەول دەدان دلیڤەرەکان بیتە پێش ئەوەی بە 8 مانگ تەجهیز دەکرێت بە 4 مانگ تەجهیزی کە لە هەموو لایەک بە هەموو هەوڵێک لە ناحەیەی خەڵکی شارەزا لە هەر شوێنێ یەکەش شارەزا هەبێ ڕاوێژ کارەکە بی کابراایکی صاحب خێبرا بێت لە تورکیا لە عێراق لە دەستی کاری شارەزاوی دەیانهێنی لە بۆ ڕاپەڕاندنی کارەکانیان بەڕاستی بەو زۆرە کاتنێ کار دەکا بەڵێ تەواوی دەکا و زۆر بە سەربەرزانە دکتۆر جەناب
لسرداي برنامج باس بكر جنابت بسبورتيكات لسياستي سياستي آوي كابيني نويمت بدلا بدرس كرني بوندو بنداو هو پێشتریش بەرنمەیەکمان لەگەڵ بەڕێزیان کرد لە بەنداوی بەستۆرە ئین بەنداوی گۆمەسپان بۆڵێ ئەوار بە تەمام بەنیازم بچمە بەستۆرەش بەڵام ڕێک نەکەوتم پێم خۆشە بزانم ئەو سیاستت بەدڵە ئەم کابینێ بۆ ئاوهەیەتی لە کوردستان ئەمجارە کاکس هێن ساڵی 1970 یەکێک لە عولەمایەکانی زاناکانی عێراق دەڕێ ئەو مەشروع ئاویانەی کە لە کوردستان هەیە ئەوەندە خزمەت بە ناوەڕاست و باشووری عێراق دەکا ئەوەندە خزمەت بە کوردستان ناکاتن باشەکە مەبەستشمان لێکوانە زیاتر دوکان و دەربەندی خانە دوکان و دەربەندی خانە لە دوای جێبەجێکردنی با بڵێن بڕیاردان لە سەیاسای چواری پاراستن و بەڕێوەبردننی سامانی ئاو لە کوردستان ساڵی 2022 کە لەلایەن پەرلەمانەوە جێبەجێ بوو من خۆم وەکو چاودێرێک هەستم کرد حرەکەیەکەیە لە کوردستان ئەو حرەکەی هەموو کوردستانی کردوتەوە لە منطقەی بادینانەوە بگرە هەتاوەکو دەگاتە منطقەی گەرمیان ناوچەی گەرمیانەوە بە تایبەتی دروستکردنی پۆندەکان زۆر گرنگم بۆ ئێمە لە ڕۆژگاری ئێستادا هەر وڵاتێک لە وڵاتانە سیاسەتی ئاوی تایبەت بە خۆی هەیە یعنی کار دەکەن ئەوە تورکیا کار دەکات ئەوە ئێرانە شەو ڕۆژ کار دەکاتن ئەو ئاوەی کە هەیە بەکاری بینی بۆ جێبەجێکردنی پرۆژە ئابووری و کۆمەڵایەتەکانی خۆیان لە کوردستانی خۆمان لە ماوەی ئەو لە 2022 من وەکو وابلم چاودێرێک هەستم کردیە لەسەر کەوتینە سەر خەت ئەو وڵاتانێک کە باس کرد بەڵێ وڵاتانی دیکە زۆر جار ئاویش وەکو چەکێکیش بەکاردێنن هەر بەکاریان هێنایە ترسەکەش لەوەیە ئەو ئاوەی کە ئێستا هەیە لە ژێر زەوی ملیۆنەها ساڵە دڵۆپە هەتا پێکاتوە ئێمە ئێستا دەین زۆر بە ناحەق بەکاری دێنین با بڵێن نەوەکانی داهاتووی لێ بێبەش دەکەین بۆ بەکارهێنانێکی با بڵێن بۆ بەکارهێنانێکی کاتی ئەو پرۆژەیە ئێستا لەسەر زێی گەورەیە بەڕاستی تاخیر بووە سەرۆکی حکوومەت ئاماژەی بەوەدا کە ئەو پرۆژەیە دواکەوتیە لەوانەیە من وای بۆ دەچم ئەمە شیکردنەوەیەکی خۆمە لەوانەیە یەکێک لە فاکتەرەکان حکوومەتی عێراقی بی من وای بۆ دەچم لەبەرەوەی ئەو پرۆژە لەسەر زێی گەورەیە و ئەگەر بێت و هەر سەعاتێک و 20,000 متر مکعب بۆ ڕۆژێکدا 440,000 متر مکعب ئاو ڕاکێشی ئەمە بە شێوەک لە شێوەکان تەسیر لە داهاتی ئاوی ئەو ڕووبارە دەکاتن بەڵام ئەمە ئاوی کوردستانە من منطقەیە ناوچەیەکم هەیە پێدەشتێکی گەورەم هەیە شارم هەیە ئاوەدانیم هەیە من پێویستم بە ئاوە معقول نییە من ئەو ئاوە پاکە ئەو ئاوە بێگەردە بستە ناو خەلیج بێ ئەوەی من ئیسفادەی لێ بکەم بەڕاستی یعنی ئەمە گوناحێکی گەورەیە من هەز دەکەم ئەوانەی ئێستا لەسەر سێکتەری ئاو ئیش دەکەن هەز دەکەم جێپەنجەیان یعنی زۆر واضحە دەبینم پرۆژەی ئاو دەکرێتەوە پۆن دروست دەکرێتن ئێستا لە چوارچێوەی ئەو پرۆژەیەدا وابزانم دووبارە تۆڕەکانی تۆڕی دابشکردنی ئاویش دووبارە هین پێداچوونەوەی بۆ دەکرێتن لەوانەیە نوێ بکرێتەوە یعنی ئەمە بەڕاستی ئەمە شتێکی زۆر چاکە چونکە تو یعنی لە سەرەتا و لە کۆتاییدا پرۆژەیەکی ئاوی وا دەکەی تەنها مەبەستت نییە ئاو دابینکەی بۆ دانیشتوان چونکی ئەو ئاوە بەشێکی دەچی بۆ وەکو ئاوی خواردنەوە یان لە ماڵەوە بەشێکی بۆ پیشەسازی دەچی کاکە ئەمە بەشێکی بۆ بازرگانی دەچی بەشێکی بۆ گەشت و گوزار دەچی ئەمە لە کۆتاییدا کۆمەڵە ئامانجێکی ئابووری جێبەجێ دەکات لە نەتیجەی نهاییدا ئامانجی سیاسی بۆ مندابین دەکاتن کارتێکی بەهێز دەبیتن هەر لەو چوارچێوەی ئابوووریەکەیەوە یعنی کارتێک بۆ من دابین دەکاتنەوە کە ئەو منطقەیە ببوژێنمەوە یعنی کاکسە هێن ئەو منطقەیمە لە هەولێرەوە هەتاوەکو دەگەیە قەراج بەس یەک گرفتی بۆ ئەوی تو ئاوەدانی بکە ئەویش گەیشتنی ئاوە ئێمە بێ ئاو نینە ئێمە لە ڕووی بەڕێوەبردننی ئاوە گرفتمان هەیە ئومێدەوارم لەو ڕێهاوە ئەو گرفتانە چارەسەر بکرێتن ئێستا بەدڵتە سیاسەتەکەیان ئێستا وەکو پێم وتی لە ماوەی ئەو لە 2002 هەست دەکەم کەوتونێتە سەرخەت زۆر باشە با من بچمە لای ئەندازیارانی بەڕێز پرسیارێک دەکەم دەتوانن وەڵام بدەنەوە پێم خۆشە بزانم چۆنەتی بەرەمێنانی ئەم ئاوە بە چ ستانداردێک و کوالێتێک ئەگەر یەکێک لێوە شارەزا بێ وەڵام داتەوە سپاسگوزار دەبم کەرەمکە باز ئەگەر نزیکی بکەیت لە ڕووی ستاندەردی جیهانی ئەو ئاوەی ئەمە وەریدەگرین لە ڕووباری وەردەگرین ریڤەر وەتەر بە 4 پرۆسی سەرەکیدا ئاو خەیان دەگرێتە لە هەموو جیهان کەویش سکرین سێدیمنتیشن فلترێشن دیسینفێکشن بایکلۆرینیشنە سکرین وەکو لە بۆ ئەوەیە کە پارچە گەورەکان لە ئاو بگرین پاشان سێدیمنتیشن لە بۆ نیشتاندنی ئاوەکەیە
سێم پرۆسس فلترشنە کە پاڵاوتنە و کە ئەو سێ پرۆسی هەرسێکی لە ڕووی فیزیکیەوە ئاوەکەی خاوێن دەکاتەوە پاشانیش لە ڕووی بڵەوەی بایۆلۆجی کە شیابێ لە بۆ خواردنەوە دیسینفێکشن با کلۆرینیشن دەکەن سەرڕای ئەو چار پرۆسی لە پرۆژەکەی ئێمەدا دوو پرۆسی تریشمان زیاد کرێت لە بۆ تەحسینی پرۆژەکەی عین لە بۆی کەفای پرۆژەکەی بەرزتر بکەینەوە ئەویش ئێریشنە لە بۆ ئەوەی کە COD و BOD کەم کاتەوە و بۆنی ئاوەکەی کەم کاتەوە یاخود وەکو پلانێک لە بۆ مستقبل ئەگەر بەنداوەک لە پێشمان دروستکە ئەو تووشی کێشە نەبین و پرسیدیمنتیشن کە ئەویش لە بۆ ئەوەی گریت بگرین نێڵین عینەن پرۆژەکەمان تووشی مەشاکل بیتن واتە دوو پرۆسی تریشمان زیاتر کردێت لە ناو پرۆژەکەی خۆمان لە کۆتاییدا ئەو ئاوەی کە وەرهەم دێتن لە پرۆژەکەی ئێمە بەپێی ستاندەردی جیهانی های کوالیتیە واتە شیاوە بۆ خواردنەوە کوالیتەکەی بەرزە بەڵێ کوالیتەکەی بەرزە بەپێی ستاندەردی جیهانی لە تۆپە دەتانم بڵێن دەستخۆش پێم خۆشە وەڵا ئەگەر ئەندازیاران ئێوە شارەزاترن لە ئێمە فەرمو ڕوونکردنەوەی زیاترتان هەبێ بۆچێکتان هەبێ پرسیارێکتان هەبێت لە بەڕێزان لە پرۆژەکە لە حکوومەت ئێمە وەکو ئەندامی فەرماگەی نیشتە جێبوونی ئەندازیاری ئەو پرۆژەیە ئەندازیاری میکانیک ڕەچای ئەومان کردێت کە باشترین موادی میکانیکی بەکاربین وەکو پامپەکان کە ڕوحی هەموو مەشروعەکە و ئەو بۆڕیەکە بەکار دێنین کاربۆن ستیلە کە ئەکسلودووە کە سومکەکەی 16 میلیمەترە باشترین نەوعیە یعنی دوورە لە شکان و لە حیمکردنەکەشی کە بە 3 طبقەی جودا لەسەر یەکدری لە حیم دەکرێت هەموو برێن پارچەکانی ئەو مەشروعە لە قفلە لە ئێرڤالڤە لە جەمە ئەو پاشگۆکانی فلترێشنە هەمووی تۆپەکان تۆپ کوالیتیە باشترین نەوعە و یعنی چاوەڕێ ئەوە لێ دەکرێت ئەمرێکی زۆر دوور و درێژبی بەبێ ئەوەی تووشی کێشە و گرت بین کە لە ئەو خیبرەشما وەرگرتێ لە پرۆژەکان کە لە هەر پرۆژەیەک خەلەلەکمان هەبووبی ڕەچاوی کرای ئێستا لێرانە ئەو خەلەلە نابی دووبارە بکرێتەوە دەستخۆش جەنابیشت فەرموو وەڵا بن هەر ئیزافەک لەسەر قسەکانی کاگاری و کاکێ من لەبارەی گەورەی پرۆژەکەی طبعاً ئەو پرۆژەیە لە ناحیە کارەبا وەکو ئەندازیاری کارەبای سەرپەرشتیاری پرۆژە باز دەکەم کارەباش گرنگە لە پرۆژەکە ئەکید طبعاً ئەو خاڵە باز نەکرا مەسەلەن ئەمە لە بۆ دابینکردنی کارەبا طبعاً ئەو پرۆژەیە بە کاملی تقریبا نزیکەی 35 مێگا کارەبای دەوێت بە ئەو سێ محەتە و زایدەن ئەو بوستەران 24 کاتژمێری بە 24 کاتژمێری و زایدەن ئەو 5 بوستەرێک لە ناو شاری هەولێر هەنە ئێمە بە هەر سێ پرۆژەی ئیفرازیەک و 2 نزیکەی 15 مێگا کارەبامان دەوێت لە کاتێکدا ئەو پرۆژەیە بە تەنها نزیکەی 35 مێگا کارەبای دەوێت و طبعاً ئەو ڕادچێشانی هێلی کارەباش ئۆڤەرهێد لاینی لە بۆ دیزاینەکەی حاضر بووە کە بە درێژایی زیاتر لە 30 کیلۆمەتر خەتی CCKV لە محەتەی کەورگۆسک ڕادەچێشین و بە تاوەری بە چوار جۆر تاوەری زیادزیە کە ژمارەیان لە زیاتر لە 105 تاوەرە ئەو بە بەرزترین کوالیتی طبعاً ئەو تەخسیساتێک کە لە بۆ کارەبای کرایە لە هیچ مەشروعەک نەکرایە و زایدەن نوێترین تۆ پرسم لە ڕووی کوالیتیەوە بەدڵتە ئەوەی کە بۆ کارەباکە کراوە لە پرۆژەکە لە نوێترین تەکنۆلۆژیا لەو پرۆژەیە بەکارهاتیە ئەو خیبرەیە کە هەمانە لە چەند پرۆژە هەمومان تێدا کۆکردەوە ئیشاڵە شاری هەولێر ئیستفادەی زۆر لە پرۆژەیە دەکات و زۆر سپاس زۆر سپاس بابێ مۆلای جەنابەت قوربان کەسی یەکەمی ئاویدەوە 3000 وا بڵێن با بەبیر خەڵک بێتەوە بەبیر هاوڵاتیان و بینەرانی کوردستان 24 لە بەپێی ستاندەردە نێودەوڵەتەکان هەر تاچێک ڕۆژانە چەند لیتر ئاوی پێویستە لە وڵاتان پێم خۆشە باسی هەرێمی کوردستانیشم بۆ بکەی هاوڵاتیان هەرێمی کوردستان تاک لە هەرێمی کوردستان لەکوێی ئەو ستاندەردە نێودەوڵەتیانەیە کەمتر بەکاردێنێ یان زێدەتر کەڕم بەر ئەگە باسی ستاندەرات بکەین تەمان ستاندەرات تەنها باسی ڕقەمەکی بکەین برین بە جێرەی ستاندەر ئەو بڕە ئاوە لە وڵاتی بەکاردێتن تەمەند چەند فاکتەر چەند بابەتێک دەخۆی دەگرێتن یەکەمیان پێی دەرن دۆمستیک بەکارهێنانی ئاوی ماڵان یان بۆ شارەوانی یان نەناو چ بۆ سەوزاییە تو بۆ خواردەوەی بۆ ماڵە ئەوانە هەمووی دەخۆی دەگرێتن بابەتشکەمان هەیە بابەتی ئاوی سناعیە ئەو شوێنانەی تەمەنە ناو شارەکان لەوانەی بەشێکی ئەو ئاوی کەدا دەندرێتن بەکارهێنان لە بۆ سناعەتە
بەشێکەشیان لەبوو بابەتی زراعیە سەوزایی زیاترەوە دەکرێتن ئەگەر ئەمە باسی ستاندەرات بکەین دەبی باسی ستاندەراتی وڵاتانی دەوروبەری خۆمان بکەین زیاتر یان ستاندەراتی عێراقی ستاندەراتی عێراقی و وڵاتانی دەوروبەرمان زیاتر باسی 200 تا 250 لتری دەکەن طبعا یەکێک فاکتەرش کە لە ئەوەی کەوا ستاندەرات وەردەبژێردرێتن کەش و هەوای وڵاتەکەیە پێداویستی پێشکەوتنی ڕێژەی پێشکەوتنی وڵاتەکە ئەو بابەتانە هەمووی خۆشتە سیری هەیە بەسەریەوە کەشەوەەوە بەێ بە تاکید وڵاتێکی ئەگە زۆر گەرم بیتن پێویست بە بڕێکی زیاتر ئاو دەبیتن بۆ بابەتی فێنەکردنەوە بۆ بابەتی سەوزکردن بۆ بابەتی ئیشکارەکانی ماڵ ینی چەندین فاکتەر هەیە بۆ هەربژاردننی ستاندەر و دیاریکردنی بەڕان بەجێرەی ئەو ستاندەراتانی وڵاتانی دەوروبەرمان نزیکی 200 تا 250 لتر دانرایە بۆ هەر تاچێک کە ئاو بەکاربیێنی بە شێوەیەکی ڕۆژانە لە هەرێمی کوردستان ئەگەمە ئینتازی دوو بابەت هەیە هەنێمە احتیما دەکەین لەسەر 250 لتر زایدەن 50 لتری جۆکی احتیات بەڕان ئەوەی بەکاردێتن بەڕاستی ئەوەی کە ئەمە لێکدانەوەمان لۆ کردیا تقریبا نێژی 350 تا 370 لتر لۆ هەر تاکێک بە شێوێژی تێکرا ئەوەش لە نەتیجەی چیە لە نەتیجەی ئەوەی کە دانیشتوانی هەرێمی کوردستان تقریبا نێژی 6 ملیۆن و 100 هزار کەس دەبیتن ئینتازیشمان ئینتاز 3 ملیۆن و کەسرەکە تقریبا ئەگە دابەشی ئەو ڕقەمەیکەین پاش ئەوەی کەوا لۆسزی لێ دەردەینی تقریبا نێژی 350 هەتا 400 لتر دەرەزیتن بۆ هەر تاچێک ئەگەر بەراورد بکەین برێ بە وڵاتانی دەوروبەرمان بەرێ ئیمان ڕێژەکەی بەرزترە بەران ڕێخستنەوەی هاوڵاتیان یەکێکە لەو بابەتانەی کەوە ینی کە باسی بابەتی ئاسایشی ئاو دەکەی ئەویش تەوزیکردنی هاوڵاتیانە بۆ بەکارهێنانیشی تەندروستکردنەوە هۆشیارکردنەوە بەکارهێنان ئەو پارچانەی کە لە ماڵەوە بەکاردێتن دەی بە شێوەیەکی ئەو هەلانە بیتن بگونجێتن لەگە شێوازی بەکارهێنانی زۆربەی وڵاتانی دەوروبەرمان ئەو کارانە تقریبا دەتوانن برێم لێ بووینەوە یان تەواو بووینە یان زۆر پێشکەوتوینە و ئێستا کە ستاندەراتیان دەگۆڕن لەوەی کەوا لە 200 بینە 250 بینە 200 ئەوانەی 200 بینە 150 160 هەندێک وڵات هەیە لە دنیا تقریبا نێزیشی گەیشتە نێزی 110 115 هەرچەندە وڵاتی پێشکەوتونە و سناعەتیشان هەیە کە ئاوی سناعیەکەش داخلی ئەو بابەتە دەبیتن بەران ئێکوانە لێرە ئەمە بەڕاستی بە شێوەیەک لە شێوەکان تازە دەتوانین برێ کەتینە سەر ئەو سکەی کە کار لەسەر بابەتە بکەین ئێستا کات ئەو کەمیە ئاوەی ئینتاز دەکرێتن لە هەرێمی کوردستان ئەگەر دابەشی هاوڵاتیان کەین بە دڵنیاییەوە لە نێوان 350 تا 400 لتر دەرەچیتن بەوەش دەتوانین برین 50 تا 100 لتر زیاتر ینی نێزیشی 140 هەتا 145 مان زیاترە ئەو زۆر خەرج دەکەین بە دڵنیاییەوە ئەوەش چەند هۆکارێکیش هەیە بەڕاستی ینی ئەو هۆکارانە تەنها لەوانەیە هاوڵاتیان لە بە شێوەیەک لە شێوەکان دەستیان تێدا هەبیتن یان برین هۆکارن لەو بابەتەی ئەویش هۆکارەکانی فێنەکردنەوەیە ئاودانێکی عەشوایی کە دەکرێتن بۆ باخ و باخچەکان شوشتنی ئۆتۆمبیل لە ماڵ و نەبوونی هەروەها نەبوونی هۆشیاری بەکارهێنانی ئاو کە لە زۆربەی وڵاتان چەندین ساڵی پێچووە هەتا ئەو بابەتە پەیدا بووە لە وڵاتی چۆکی ئیران تقریبا نێزیشی 15 ساڵەکاریان لەسەر کردیا لە ئازەربایجان نێزیشی 2 جاران جارێک 5 ساڵ جارش کە 7 ساڵ بە خوتەکی نیشتیمانی ئەو بابەتیان ڕێگی خستیە لە فلیپین خوتەی 7 ساڵیان دانایە لە بۆ ئەوەی کەوە یەکەمدا تۆڕەکانیان نوێکەنەوە دواتر پێوەر و معایر بەسن و تۆڕەکانیان ڕێک بێخنەوە و خەرچی هۆشیارکەنەوە دوایە ئینجا دەستنە بابەتی کەمکردنەوە یعنی یەکەم جار ئەو لۆسزەی کە هەبوو ئەوانەیان کەم کردەوە تۆڕەکانیان ڕێخستەوە لۆسزیان کەم کردەوە دوایە هاوبەشەکانیان ڕێگی خستەوە بۆش هاوڵاتیان هۆشیار دەبنەوە کە بڕی ئاوی بەکاردەینە چەندە اینجا دوایە دێنە سەر کەمکردنەوە ینی چەند مەرحەلەیەکی دەوێتن ئێمە خۆشبەختانە دەتوانین برین لە ماوەی لە ساڵی 2010ەوە معیارەکانی کرێی ئاو یان خەرزی ئاو یان هاوڵاتی پێویستە چەند پارە بداتن بەرامبەر بە ئاو بۆ یەکەم جار بوو کەوە دەستا ئەساسی کەمیە حسێ بکرێت پێشتر دەستا ئەساسی مەتر مربع بوو بەس ئەساسی مەتر مربع هیچ معیارش تێدا نەبوو لەوانەیە خانوویەک 100 متر کە 5,000 دەدا لە مقابل بە خانوویەکی کەوە 300 متر بوو 15,000 دەدا ئەو خانیە کە 300 متر لەوانەیە دوو کەسی تێدا بژیا بە یان سێ کەس ئەو خانیش هەیە کەەوە 100 متر لەوانەیە 12 کەسی لێ بژیتن بەڕای ئێستا کە لەوەتی بوویتە پێوەەر دەتوانین برێ ماوەی ئەو چەند سارەی ڕۆیشتوش بەڕاستی
یەکێک لەو هۆکارانی ئەوەی کەەوە ئەمە پرۆژەی گەورەشمان زۆر نەبووە بەڵام خۆڕاگر بووینە بەرامبەر بابەتەکان بەرامبەر دابینکردنی ئەوەش بووە مردودی ئەو کەمیە ئاوەی کە بەکار هاتیە لە هاوڵاتیان کە زانیتیان چ بڕێک ئاو بەکاردێنن یان بە نەوعێک لە نەوعەکان هۆشیاریەک بۆ لای هاوڵاتیانەوە کە ئەو بڕە ئاوەی بەکاردێنن زۆرە کەمیان کردوتەوە و ئەوەش گەڕایتەوە بۆ هاوڵاتیان یان بۆ ئاوەدانی زیاتری ئەو شوێنە. دەستخۆش کاگە من باسی پاڵاگەکانی ئەم پرۆژەیەم بۆ بکە کاتێک ئاوەکان بەنیازن بپاڵێودرێن لە چ ئاستێکی ستاندارد و کوالێتەکانی جیهاندایە پێم خۆشە پاڵاوگەکان هاوشێوەی کە ئەندازیاران باسی زۆربەی بەشەکانی دیکەیان کرد ئەتۆش باسی پاڵاوگەکانم بۆڵێ هەرۆکو بەڕێز ئەندازیار کاک هەواڵ ئاماژەی پێکرد پرۆژەکەمان لە ئینتێک ئاو وەردەگرێت دێتە شوێنێک وێزگەی پاڵاوتنی ئاو لە وێزگەیە بە چەند مەرحەلەیەک ئاوەکە خاوێن دەبێتەوە یەکەم جار چوار ئەمباری گەورە پری سediمنتیشن یعنی ئەو ئەمبارانە وەکو بڵێ نیشتنەوەی پێشەچی مەسەر ئەو تەنە گەورانەی کە دەنیشتنەوە لەوێ دەینیشی پاشەی بە مەرحەلەیە سلفاتی ئەلەمنیۆم تێدەکرێت مادەی شەبە لە چەند پرۆسەکی با بڵێن کیمیاوی فلۆکیلێشن و سediمنتیشن با بڵێن ئەو تەنانێک کە ورترن دەکرێتە کوتەلی گەورە دەنیشی پاشەوەی بە مەرحەلەیە لەو تەبەنەوە 16 خەزانی گەورەیە تیرە هەریەکان 40 مەترە وەکو 16 خەزانی دایریە پاشەوی لەو خەزانانش ئاوەکە دێتە شوێنێک پێ دەڵێن فلتەریش تەبەن لە کۆمەڵێ چین پێکاتوە چینی ساند فلتەری پێ دەڵێن ئینفراسایدی پێ دەڵێن ئەوان هەموو کەرەستەی خاصم بۆ خاوێنکردنەوە پاڵاوتنی ئاو پاشە ئاوەکە بۆ مەراحلانەدا دەڕوە لە ئاخیری ئاوێ دەردەچیت تەواو ئاوێکی سافە بێ هیچ شەوای بێکە تەنیا ئەوەی تێدامایە لە ناحی بایۆلۆجی دەبی معالەجە بکرێت پاشەوی دێتە شوێنێک پێ دەڵێن کلۆر کۆنتاکتانک لەوێ ما دیسینفێکشن دەکرێت بە کلۆر تەبەنەوە بە سیستەمێکە دەبی لە ناو خەزانێک پێ دەڵێن بەفڵ تانک لەو خەزانە بە مەسارێکدا دەڕوا تا دەگاتە ئاخیری خەزانەکە تەواو ئەو ئاوا خاوێن کراوەتەوە لە هەموو شەوای بێک لە هەموو میکرۆبێک لە هەموو با بڵێن شتێک کە زەری هەبێ ئەو ئاوا ئامادە دەبی بۆ بەکارهێنانی بەشەری تەبەن ئەگەر پرۆسەیت کە پێویستوی مەسەلەن لە شوێنان پرۆسەی با بڵێن لایم تێ دەکرێت چکە با بڵێن ئاوەکە قورسە بەس ئاوی زێگەر ئاوێکی زۆر خاوێنە ینی زۆر پرۆسی معقەدی ناوێ یعنی شانسمان هەیە زۆر زێ گەورە شانسمان هەیە خاوێنترین زێە لە هەموو عێراق خاوێنترین زێە و یەک لە مەیزەکانی زێ گەورەش ئەوەیە نیوەی سەرچاوەکانی لەناو کوردستانە پاشەوەی لەو مەراحلانە خلاص دەبی ئاوەکە دەگاتە ماڵان باوەڕ بکە لەوانەیە لە ئاوی ئەو بتڵانە زۆر کوالیتی بەرزتر بوو خاوێنتر بێت باش هەر یەک ملاحەزە لەسەر تەئیدە لەو قسەی جەنابی مامۆستای کە باسی ڕووبار و ئەو پرۆژە گەورەیە ئەو کەمیە ئاوە گەورەیە بە هەمووی 6 متر سێجا لە سانەیە ئاو بەکاردەینین ئەو زێی گەورەیمە چەند ئاوی تێدا معدل لەوانەیە 250 لیتر 250 متر سێجا لە سانەیە ئاوی پێدادەوە لەو 200 مکعبی ئەمە بەس 6 مکعبی استفادە لێ دەکەن تەسەور کە چ ئاوێکمان هەیە و ئەمە لە کوێنە ئەو ئاوە لە چێ ینی چەندمان بە خەسارە دەڕوە کاک دکتۆر بە دامەزرانی ئەو جۆرە پرۆژەیانە چارەسەری ڕیشەی گرفتی ئاو و کەمی ئاو چارەسەر دەکرێت یانەوە تا بەتانکەر بەردەوامین دابەش بکەین ئەو ناوە پرۆژانە بەو قەبارە گەورەی کە هەیە هەموو پێداویستەکان دابین دەکەن نەک لە ڕۆژگاری ئێستا لە بۆ ساڵانێکی دوور بەڕاستی ئێمە بەڕاستی کاتێک کە هەڵسەنگاندن لە بۆ پرۆژەیەک دەکەین تۆ ڕوبەرێکت هەیە دانیشتوانت هەیە شوێنی ئاوادانت هەیە پێداویستەکانت هەیە یعنی و بەرهەمهێنانی ئاوت هەیە و بەکارهێنانت هەیە کاتێک کە موازنەیەک دەکەیت هەنجینە لۆت بە دیار دەکەویتن ئەوەی کە هەیە و ئەوەی بەرهەمدێ زیاترە لە پێداویستی ئێستا لەوانەیە ئێستا زۆر کەس هەیە بەهەڵە لە مەوزوعەکە لە بابەتەکە تێبگاتن خۆ ئێستا ئێمە بە پرۆژەی ئەفرازیەک و ئیفراز و ئیفراز سێ لەگەڵ بیرەکانی با بڵێن هەولێر و دەوروبەرەکەی تقریبان ماوەی 8 مانگی ساڵ ئێمە مشکلەی کەمئاییمان نییە بەڕاستی نیسان حەق برێ هەندێک گەڕک نەبیتن ئەو گرفتەی کە هەمانە هاوینان دەست پێ دەکاتن لە کاتێکدا کە داهاتی ئاو بەڕاستی
دادەبەزیتن پێداویستی بۆ ئاو زیاد دەکاتن بە تایبەتی بۆ بەکارێنانی مۆبەڕیدەیە بۆ خۆششتنە خەڵک ئێستا لە ڕۆژگاری ئێستادا ئاستی هۆشیاری و ڕۆشنبیری و معیشت بەرز بوویتەوە مەسەرەن لەوانەیە خەڵک پێشترێ هەفتەی جارە کۆری دەکردەوە خۆی دەشتووە ئێستا خەڵکی وایە ڕۆژێ 2000 خۆی دەشواتن یعنی ئەمە حاڵەتێکی شارستانی و هەیە لە هەموو دنیای هەیە بەڕاستی بۆیە ئەو پرۆژە و هاوشێوەی ئەو پرۆژانە کە پاڵپشت بە ئاوی سەرزەوی دەکاتن گرفتی زۆر گەورەت بۆ چارەسەر دەکاتن بەحقەت بۆ چارەسەر دەکاتن کۆمەڵە ئامانجێکیش دەپێکێ ئەوەی کە لێکوانە مەبەستەوەیە بەڕاستی ئەو جۆرە پرۆژانە ینی ئەو ڕوئایەکی تەواوە ینی ئەم دیدگایەکی تەواوە لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی بڕیار بەدەست لە کوردستان و پێویستە گشتگیر بکرێتن لە هەموو ناوچەکان ئەو دیدگایە پەیڕەو بکرێتن لە کەرتی شتوکاڵی گەلە گرنگ زۆر باش کاک دکتۆر بە پرسیارێک دەکەم ئەویشم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە سپاسگوزار دەبم کاگێ من باسیەوەی کرد کە شانسێکی باشمانەیە زەی گەورە زۆر خایەنە ئێمە دەتوانین سەرچاوەکانی ئاو بۆچی دیکە بەکاربێنین لە کوردستان ئەگەر سەرچاوی ئاوی ئەوامان هەیە بۆچی سەرچاوە ئاویەکان چی دیکە دەتوانین لە چ بابەتێکی دیکە سوودی لێ بینین باسی کردوتی زەی گەورە زۆر پاکە زەی گەورە بێژگە لە پرۆژەی گەیاندنی ئاو بە ماڵان بەو قووە بەشەرەی کە هەیە بۆچی دیکە دەتوانانی استفادەی دەبکەین بۆ هەموو سێکتەرەکان دەتوانی بەکاربیین کاکە سەرنجان تو ئەگە باس تەمەشای نەخشەی کوردستان بکەیەوە کوردستان لە زاخۆ هەتاوەکو دەگاتە خانەقین لە ڕێگەی کۆمەڵە ڕووبار و زەیەکەوە لەت کراوە تو خابور تێ دوای 70 کیلۆمەترێک زەی گەورەت هەیە دوای 70 کیلۆمەتری کە زەی بچووکت تێ دوای ئەوە ئاوەسپی تێ دوای دەچێت زای سیروان کوردستان بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک ڕووبارەکان بە ناویدا تێدەپەڕی ئەوەی کە پێویستە لەسەر ئاستی هەموو کوردستان ئەوەیە ئەو ئاوا بەڕێوەبردنێکی ڕێکوپێکی بۆ بکرێتن بۆ ئەوەی لە کەرتی کوشت و کاڵی تۆ کەرتەکان لە ڕووی گرنجیەوە یەکەم گرنجی کەرتی بۆ خواردنەوەیە پێداویستەکانی مرۆڤە هەروەکو لە یاسای پاراستن و بەڕێوەبردننی دەرامەتی ئاو لە یاسایەکە داهاتیە سێکتەری دووەمی بۆ مەسلەی ئاژەڵداریە سێکتەری سێمی بۆ کوشت و کاڵە هیچ چوارەمی بۆ پیشەسازیە هی پێنجەمی بۆ گەشت و گوزار و خزمەتگوزاریە دوو بەنداوانە ئەوانەش دەگرێتەوە هەمووی بەڵێ دەتوانین سوودمەندبی لێ بەڵێ هەندێک لە سوودەکان گشتگیرە یعنی بۆ نمونە ئەو کارەبایی لە وێزگەی دوکان و دەربەندیخانەوە لە تەواوی کوردستان بەکاردێ بەڵام کاتێک کە تو پۆندێک دروست دەکەی سوودەکەی سوودێکی چۆن دەڵێ مەوضوعیە یعنی چەند گوندە ئەو گوندە یان ئەو کەرتەی کە تێیدا دروستکرا سوودی لێ دەبینین ئەوە بێزگەلەوەی کەەوە دەبتەوەی ئەوەی ئاوی ژێرزەوی دووبارە تەغزیە بکاتەوە ئاو هەوای ناوچەکە کەشی ناوچەکە لەوانەیە بگۆڕی گەشتیاریشە بە هەمان سوودی دەبێت زۆر سپاس دەست خۆش کاگاری پێم خۆشە ئەوم بە باس بکەی ئەو پرۆژە استراتیژیانەی بە تایبەتی لە بواری ئاو لەم کابینەیە کە هەنگاوی بۆ دەندرێن وەگەڕ دەخرێن دەکەونە بواری جێبەجێکردنەوە بە بەراورد لەگەڵ کابینەکانی ڕابردوو بە درێژایی کابینەکانی ڕابردووی حکوومەت یارێمی کوردستان بۆم باسکەی طبعا چەند پرۆژەیەکمان هەبوو وەستا بوون وەکو پرۆژەی ئاوی ئاکرێ پرۆژەی ئاوی بارزان پرۆژەی ئاوی دەربەندی ڕانی پرۆژەی ئاوی دەربەندی خان چەندین بابەت هەبوو هۆکاری ڕاوەسانی و پرۆژانە بوون چارەسەری ئەو بابەتانە کراینە ئێستا کە پرۆژەی ئاوی بارزان و پرۆژەی ئاوی ئاکرێ ئیشکارەکانی تێدا بەردەوامە پرۆژەی ئاوی دەربەندی خان چەند کێشە و گرفەش تێدا هەبوو لە ڕووی مالی و لە ڕووی هەندێک پێداویستی ئەوانەیە هەم بۆ چارەسەر کرا ئێوانی ژەماوەی نزیک دەست بەکار دەبیتەوە پرۆژەی ئاوی دەربەندی ڕانیە هەموو چاداشانی باش دەکەی هەموو یەم کابینەیە بڵێ ئەوانە هەموو پرۆژە ڕاوەستا بوون هەمووی لە ساری 2013 و 14 کاری تێدا کرابوو لە 2017 و 2018 ڕاوەستا بوون بە هۆکاری قەیرانی دارایی بە چەندین هۆکاری تکە بەڵام چەند کێشەیەکیان هەبوو بەهۆی دواکەوتنی پرۆژەکان جگە لە وەگەرخستنی ئەو پرۆژانەی وەستێنرابن پرۆژەی نوێش بڵێ لە ناوچەکانی کوردستان پرۆژەی نوێ پرۆژەی ئاوی پیرمام و دەوروبەری ئێستا تقریبا نزیکی 160 هەفتای تەواو بووە ئەو سارەکە تاوا دەبیتن پرۆژەی ئاوی گۆفتە بە چەمچە ماڵ وەکو ئاگادارن تقریبا 3 مانگە دەستی پێ کردیا پرۆژەی ئاوی فریاگوزاری گاندنی خێرای ئاو بۆ شاری هەولێر ئەوە دەستی پێ کردیا پرۆژەی ئاوی قوشتەپا لە ماوەیەکی زۆر نزیک بەردی بناغێدا دەرێتن هەروە پرۆژەی چارەسەرکردنی ئاوڕێ قورسی شاری هەولێر کە بە هەمان شێوە جەنابی تۆڕی حکوومەت باسی ئەوەی کردکەوە لە ماوەیەکی نزیک ئەو پرۆژێش دەست بەکار دەبێتن ئێستا لە 2-3 ڕۆژی داهاتوودا دەتوانی مژدەیەک بە خەڵک بدەیت چی دیکە هەیە لە ڕێگا ئەمە شتێکم زانیوە تۆ مژدەکە باشزاری تۆ بڵاوێتەوە پێم باشە سکوێنسی پرۆژەکان کە دێتن
هەر لە ئیعلام بە ڕێزان لە هەموو شار و شارۆچکان جیان لێبیتن تەنها پرۆژەکانی ئاوی خواردنەوەی نییە پرۆژەی پۆندا بەنداوی بچووکە چێکدامە قەنەواتی ئێڕوائیە ئەو بابەتانە هەمووی کاری لەسەر دەکرێتن لە هەموو شوێنێک هەروها بێتەوەی ئاوەڕۆیەکانیشە لەکەمتر لە خولەکێکیش ئەوم وەڵام بدۆت زانی تازە بیرم کەوتەوە چکە کاتێک کە کاک مەسرور هات ئەو پرۆژەیە بەردی بناغی بۆ دانا کەسانێک هاتن کردیان بۆی ڤیددیۆیان کردو لە سۆشیال میدیا وتیانەوە بانگەشەیە هەڵبژارنا ئایا بە فعلی پرۆژەیەشی ئەوها خزمەتگوزار و درێژخایەن ئەگەر بۆ بانگەشەی هەڵبژارنیش بێ گونجاو لەبار نییە بۆ خزمەتکردنی خەڵکی ئەوەش وەڵامدەوە بەڕێگە پرۆژێکی هەڵانەکە باز دەکەی ئەگە بۆ بانگەشەی هەڵبژاردن بیتێن هەر 4 تانکەرەکە کافی بوو یان 5 تانکەر لە شارەکان بسوڕێتەوە ڕسمی بگیرێتن کە ئەو پرۆژەیە هەر بە 6 سانیەی دەکاتە ئەو 4 تانکەر 5 تانکەرە کە ئاوی دابین دەکات ڕۆژانە لەو هاوڵاتیان بەدڵنیاییەوە ئەو ئیش و کارانی کە لەمای ئەو دوومانگەی کرایە لێکوانەگە بۆ بانگەشەی هەڵبژاردن باە کەوا ڕقمێکی زۆر گەورەیە و بۆ پرۆژێکی کەوا 480 میلیۆن دلار تەکلیف بکاتن و ڕۆژانە 3000 4000 5000 کەس ئیشی تێدا دەکاتن ئەگە بۆ بانگەشەی هەڵبژاردن بیتن لەوانەیە پرۆژەکە 100 کەس 200 کەس ئیشی تێدا بکاتن و تەرمێنەیەکی بگرێتن ئەو کافی بیتن بەدڵنیاییەوە پرۆژانە و ژێرخانی وڵاتن و مساوامەی دەسەر نییە و جەنابیان ڕۆیەکی زۆر استراتیزی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان بە شێوازێکی استراتیزی نەک بە شێوازی ئانی و هەنووکەی کاتەکەشم تەواو لەگەڵ وەڵامدانەوەی جەنابەت سپاس بۆ ئێوەی هێژا هەندازیاران لە وەزارەتە تایبەتمەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە تایبەتمەندن بە پرۆژە و بەشەکانی ئەم پرۆژانە هەروەها نوێنەرانی کۆمپانیاکەش لێرە کۆمپانیای جێبەجێکار دەڵێن هەمون گرۆپ سپاس بۆ ئێوەی هێژاش لەتفتان نوان دووبارە سپاس بۆ بینەرانی کوردستان 24 بە شێوەیەکی ڕاستەخۆ تاوەکو ئێستا لەگەڵمان بوون هەمیشەتان شاد کوردستان ئاوەدان دووبارە سپاس بۆ ئێوە حەزێتم